لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنامەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتەتان شاد باندیەی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. 11 ساڵ بەسەر پرۆسەی ئازادکردنی عێراقدا ڕەت دەبێت و هێشتا ڕێبەرانی سیاسی ئەم وڵاتە نەیانتوانیوە جێگیریەکی سیاسی بێنە ئاراوە. لە ساڵی 2003 بەدواوە عێراق دەبێتە خاکێک بۆ یەکلاییکردنەوەی ململانیەکانی ناوچەکە بەگشتی و جارێکی تریش لە پاش ڕزگاربوون لە سیستەمی دیکتاتۆری کێشەی زیاتر لە 1500 ساڵەی شیعە و سونە باڵ دەکێشێتەوە بەسەر وڵاتی میسۆپۆتامیادا. بە قەبارەی قەیرانی ئاسایشی ناکۆچی سیاسی ئاینزایی نەژادی لەم وڵاتەدا ئامادەیی هەیە و لەم 11 ساڵەی ڕابردوودا سەرکردەکانی عێراق پایتەخت بە پایتەختی وڵاتانی ناوچەکە و جیهانیش بە شوێن چارەسەردا گەڕاون، بەڵام هێشتاش بەغدایان نەکردوێتە ئەو پایتەختەی کۆیان بکاتەوە و دیالۆگێکی نیشتیمانیانە لە پێناو ئایندەی وڵاتەکەیاندا بکەن. بەگشتی حکوومەتەیەک بە دوایەکەکانی عێراق و بە تایبەتیش هەردوو حکوومەتەکەی نورین مالکی سەرۆکوەزیری ئێستا وەک دەگوترێ هێندەی ئەوەی حکوومەتی بەڕێوەبردننی قەیرانەکانە هێندە حکوومەتێک نەبوون بۆ داڕشتنی بەرنامە ڕێژی بۆ ئایندە. ناکۆچیەکان زۆرن لەناو حکوومەتی نێوەندی لە بەغدا و لەگەڵ حکوومەتی نێوەندیشدا. ئێستا ناوماڵی شیعە پەرشوبڵاوی پێوە دیارە، کۆمەڵگای عەرەبی سونە خراپتر، ناتەبایی لە ناوماڵی کوردیشدا هەیە و بێ لەوەش کێشەکان لەگەڵ بەغدادا سەر لە ترۆپک دەسوون. بەغدا کێزەوەنترین کارتی فشاری خۆی بەرامبەر هەرێمی خودموختاری کورد لە عێراق بەکارهێناوە لە ڕێی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە. خۆشەویستانم، لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا میوانداری دکتۆر کامەران منتک پسپۆڕی زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین دەکەین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمە و هەروەهاش پرسیارەکانی ئێوەی خۆشەویستیش. دکتۆر کامەران، زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم. زۆر سپاس دەکەم. دکتۆر، بە یەکسەر بەو پرسیارە دەست پێ بکەین. لە پاش 11 ساڵ ئەم عێراقەی کە لە ساڵی 2003دا پێیان دەگوت عێراقی نوێ توانیوێتی متمانەی خەڵکی خۆی بەدەست بێنێ؟ خەڵک بڕوایان بەوە هەیە کە ئێستا عێراقێکەیە پێڵەن عێراقی نوێ؟ بەڵێ بەبێگومان ئەو ڕووداوانەی کە لە عێراقدا ئێستا ڕوو دەدەن میدیاکان بە شێوەیەکی ڕاستەوخۆیان ڕاستەوخۆ دەیانگێزنە و خەڵک لە هەموو دنیا دەبینێ ئەوە دەسەیرێن کە تەوەکو ئێستا ئەو عێراق نوێ تەنها وەکو تیر ماوەتەوە نەکەوتۆتە بواری پراتیزەکردنەوە. ئێستا عێراق وەکو وڵاتی شێردەشتوو وەکو وڵاتێک کە خاوەن سەروەری خۆی بێ نایەتە بەرچاو. بەڵکو عێراق ئێستا کۆمەڵێک پارچەیە کە هەر پارچەیە سەر بە تیرە و مەزهەب و ئاینزا و نەتەوەیە کە ئەوانەش هەرێکە بە دەوری خۆیان کەوتونەتە ژێر کاریگەری هێزێکی هەرێمی. بۆیە ئەوەی ئێستا لە ڕاستیدا لە عێراق بە شێوەیەکی کردداری پراکتیکی عێراق بڕێوە دەبا ئەو کەسانە نین کە ئێستا لە عێراق لە حکومڕانی دەکەن، بەڵکو ئەو دەوڵەتە هەرێمیانە بن. ئەو دەوڵەتە هەرێمیانن کەوا بەرژەوەندیان لە چارەنووسی عێراق یاخود ئەو گۆڕانکارانەی لە عێراقدا ڕوودەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرژەوەندەکانی ئەوانەوە هەیە. بۆیە بە بۆچوونی من عێراقی نوێ تەنانەت کە لە 2003 کار لەسەر دروستکردنی کرا، ئەو کەسانی کە بوونە کاراکتەری دروستکردنی و عێراق نوێ خۆیان ڕاستیدا خاوەنی ئەو پاشخانە فکری کەلتوریە نەبوون کە بتوان ئەو عێراقە دروستکەن، بەڵکو ئەوان بوونە ئامرازێک بۆ جێبەجێکردنی استراتیژیەتێک بۆ جێبەجێکردنی ستایلێکی حکومداری ستایلێک لە دەوڵەت کە لە ڕاستیدا ئەو ستایلە خۆیان داهێنەر و دروستکەری نەبوون. بەڵێ باشە دکتۆر، بەڕای جەناب بۆچی ڕێبەرانی عێراق ینی ئەو جۆرە دەرفەتە ئەدەن بە وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتانی ناوچەکە تا ئەو هەموو دەستێوەردانیان لە کاروباری عێراقدا هەبێ؟ ئەی لێرەدا مەسەلەی وابەستەیی بە عێراقەوە ئەوی کە پێی دەگوترێ ئینتیمای عێراقی بوون لای ئەو ڕێبەرانی عێراق چەندە؟ چونکە ئەگەر ئەمە بوونی هەبێ بەبێ گومان هەر خۆیان ڕێگە نادەن دەستی دەرەکی وڵاتەکەیان بۆ بەڕێوەبەرێ. وەڵێ لە ڕاستیدا دروستکردنی عێراق لە ڕووی جغرافیەوە لە ساڵی 1920ەوە دروستکردنێکی ناتەندروست بوو. لەبەر ئەوەی لە ڕووی جغرافیەوە لە ڕووی ئەتنیکیەوە عێراق هەموو پارچەکان یەک قوڵای استراتیژیان نییە. بۆ نمونە کورد قوڵای استراتیژی بۆ کوردستان دەگرێتەوە کە بە پارچەکانی کە بەندە شیعەکان بۆ ئێران و بۆ هیلالی شەهید دەگرێتەوە، سونەکانیش بۆ سونە. لەبەر ئەوە عێراق لە ڕێگەی هێزەوە
بەیەکتر کراوە بەیەکتر بەسراوە بۆیە بۆچین ئەوانە هەر یەکە بە جۆرەی قوڵای استراتیژی بە جۆرەی بەرژەوەندەکانی خۆیان کاری دەکەن نەک بە جۆرە ئەو دروشمانەی کە بەرز دەکراوە لە ماوەی 80 ساڵی ڕابردوودا باز یەک پارتی خاچی عراق دەکرێت کە زیاتر لە ڕێگەی باز لە ئیجتیماعی عراق بوون دەکرا کە بەدرکەوت ئەوە تەنها لە ڕێگەی چەک و لە ڕێگەی سەرکوتکاریەوە بوو ئەگەرنا ئەو ڕووداوانێکی ئێستا ڕوودەدەن ئەو ڕاستەقینە دەسەلمێنن کە هەر یەکە ئینتیمای بۆ مەذهبەکەی خۆی بوونەتەوەکەی خۆی هێنەک بۆ ئەو عراقی کە هەیە ئەمە وای کردووە کە بوونی عراق وەکو دەوڵەتێک وەکو باسم کرد ئێستا زیاتر لا شکل بچێت لە ڕوخسار بچێت نەک دەوڵەتێکی حقیقی. بەڵێ لەم مەسەلەی ئینتیماییەدا کورد چەندێ وابەستەیە بە وەکو ئینتیمای نەتەوەیی خۆی وەکو وابەستە بە نەتەوەی خۆیەوە و بەراوردی بکەین لەگەڵ عراقی بوونی کووردا ئەمەیان لەکوێدایە؟ دیارە کورد لە 1920 ڕ لەو کاتەی کەوا چۆن نەتەوەی عەرەب خەباتی دەکرد بۆ دامەزرانی دەوڵەتێکی خۆی دیار ڕوخانەی ئیمپراتۆریە عوسمانی دیارە کوردیش بە هەمان شێوەکاری لەسەر دروستکردنی دەوڵەتی خۆی کرد یاخود بەلایانی کەمەوە خەونی ئەوەی هەبوو ئەوی قوارەیەکی خۆی سیاسی خۆی هەبوو وەکو نەتەوەکانی کرد لەبەرەوە بۆچین من کورد لەسەرتاوە خۆی بە عراقی نەزانی ڕاستە لەژێر فشارەوە هەوڵدرایە کە ئەوش وەکو هێزەکانی تر وەکو نەتەوەکانت کە بە عراقی خۆی دەهێنە بەڵام کورد هەرگیز خۆی پێ عراقی نەبووە لەبەرەوە دەرتە مەشاکل لە کاتێکا کە باس لە دەستوری عراق دەکرا لە کاتێک کە با دامەزرانەوە عراقیش نوێ دەکرا لە ڕێژەی لە 1970 بەسەرەوە خەڵکی کوردستان گەنجیدا سەربەخۆیی لەبەرەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لەلایەنی کوردەوە دوو جۆر سیاست هەیە دوو جۆر خوێندنەوە هەیە خوێندنەوەیەکی سیاسیەکان بە هەوڵ دەدەن وەکو تەکتیک ئێستا دیارە مامەڵە لەگەڵ بەغدا بکەن بەڵام لە ڕووی جەماوەری خوێندنەوەی خەڵکەوە هەرگیز ئینتیما بۆ عراق نەبووە وەکو باسم کرد خەڵکی کوردستان خۆی بەوە دەبینێت کە ناتوانێت بەڕاستی یعنی لە ڕووی پاشخانی مێژوییشەوە ئەو پاشخانە نەماوە لە کوردستان لە عراق کە بتوانێت بۆ منەتەوەی کورد بتوانێت لەگەڵ وڵاتێکدا بۆ یەک پارچەی بنێتەوە کە ئەو وڵاتە جینۆسایدی کردو ئەنفالی کردو و کیمیا بارانی کردووە یعنی من پێم وایە کۆمەلگەی نێودەوڵەتیش دەبێت ئەو ڕاستیە بوانێتن کاتێک داڕشتنەوەی نەخشەی ئەو ناوچەیە دەکرێت دەبێت ئەو حقیقەتە مێژویانە فرامۆژ نەکرێت چونکە تۆ چۆن دەتوانێت بنێتەوە بە یەکتر بژین کە خاوەنی ئەو مێژووە سەرکوتکاریە بن. بەڵێ دکتۆر ئەگەر بەگشتی بێنەوە سەر باسی ڕەوشی عراق دواتر دێنەوە ئەلبەت سەر مەسەلەی کوردیش لە عراق لە ساڵی 2023ەوە جموجۆڵێکی زۆری تێرۆریستی لە عراقدا هەبوو ڕێکخراوە تێرۆریستیەکان دەیانتوانی ئۆپەراسیۆنەکانی خۆیان بە ئاسانی لە عراقدا ئەنجام بدەن هەڵکشان و داکشانێک لەم ئۆپەراسیۆنانەدا هەبوو ماوەی لەمەوبەر زۆرێک لەسەرکردە ئاسایشیەکانی عراق ئاماژەیان بەوە دەکرد کە توانیویانە جموجۆڵەکانی ئەلقاعیدە سنووردار بکەن هەر هیچ نەبێ بەڵام ئێستا شتەکان تەواو پێچەوانە بوونەتەوە عێراق خۆی بووە بە بەشێک لەو مۆڵگایانی کە بۆ تێرۆریستان هەیە بێژگە لە ڕێکخراوی قاعیدە داعشیش ئۆپەراسیۆنی خۆی تیادا دەکا ڕێبەرانی عێراق چەند بەرپرسیانن لەم جموجۆڵانەی تێرۆریستان لە وڵاتەکەیانە بەڕاستیدا ئێمە دەمانێت بە قوڵی لە کێشەکانی عراق بکۆڕینەوە دەبێت چەمکەکان ڕاست بکەینەوە يعني ئەو کەسانی ئێستا لەگەڵ عراق نەبن ئەوانەی خەبات بکەن بۆ جدابوونەوە لە عراق خەبات بکەن بۆ ئەوەی لە شیعە جدابنەوە ئێستا ناوی تیرۆریستیان نێنراوە لەبەرەوە بۆچین من ئەوانەی کە بە تیرۆریست ناو دەبرێن ئەو مەذهبن کەوا نانێت لەگەڵ عراق و لەژێر دەسەڵاتی شیعە دابن بۆیە بۆ ڕاستکردنەوە پێویستە بڵێن هێزەکانی سنە ئێستا نانێت لەگەڵ عراق بن ئەو هێزانە دیارە وەکو باسم کرد وڵای سراتی جیوان جیاوازە لە ڕووی جغرافیەوە جیاوازن لەگەڵ شیعە بێژوێکی 1500 ساڵیان لە شەڕ و ناکۆچی هەیە لەبەرەوە بۆچوونی من ناتوانرێت بەو شێوەیە ناتوانرێت بەڕستەیەک یاخود بە وشەیەک بخرێنە لاوە پشتگوێ بخرێن کە بە ناولێنان بە تیرۆریست ئەوان هێزێکە لەسەر گۆڕەپانەکە هەند دەبێ لە ڕووی جغرافیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مێژوێ دەبێ حسابیان بۆ بکرێت بۆ ئەوەی شەشەکانی عراق چارەسەر بکرێن دیارە ئەو دەسەڵاتدانی کە ئێستا لە عراقدا هەروەکو باسم کرد لە سەرەتادا ئەوانە هێندەی هەوڵ بدەن بۆ سەپاندنی شیعەگەرایی لە عراق هێندە کار بەسەر ئەوە ناکەن کە عراقێکی یەکگرت و دروست بێت ئەوان تازە هەوڵ بدەن تەنها لە ڕووی یاساییشەوە یاساداری کەسی تایبەت بە جەعفەرەکانیان هەبێتن ئەوە وا دەکاتن ئەوانیش نانە ئەو عراقە دروست بێتن وەک ئەوەی چۆن کورد کار لەسەر ئەوە دەکات دەوڵەتی خۆی هەبێتن ئەوانیش کار لەسەر ئەوە دەکەن کە دەوڵەتێکی شیعی تایبەتی خۆیان هەبێ و لە جێژاوی سنەکان دوور بکەونەوە بۆ ئەوانیش بەشێکن لە قەیرانەکە مامەڵەکردنی وان سیاسەتکردنی وان لەگەڵ عراق حکمداریەتیکردنی وان حکمداریەتێکی هێندەی تائیفی هێندە حکمداریەکی تیدام و دەستگایی نییە لە عراق
بەڵێ دکتۆر کامەران ئێمە زۆر جاریانی گوێمان لە کاربەدەستانی عراقی بووە لایەنی کوردیا پێکاتی کوردیان بەوە گوناهبار کردووە کە هەوڵی پارچە پارچەکردنی عراق دەدا بەڕای جەنابە کامیان زیاتر مەترسیە بۆ سەر پارچەکردنی عراق قەیرانی نێوان شیعە و سونە یاخو خواستەکانی کورد بە تایبەتی ڕای گشتی کوردی شەقامی کوردی دەڵێم بۆ جیابوونەوە لە عێراق. بەڕاستی شەقامی کوردی دیارە ئێستا هەوڵیاندا کە هەوڵ دەن یاخودی لە جیابوونەوە دەکاتەوە ئەوش وەکو مافێکی نەتەوەیی یعنی هەموو نەتەوەیەک مافی ئەوەی هەیەکەوە دەوڵەتێکی سەربەخۆی هەبێت بتوانێت وەکو نەتەوەی تر لە ژیان لە دنیا بژێتن بەڵام ئەوەی ئێستا مەترسیە ئەوەی باز ناکرێتن لەسەر خێک پارچەی خاش عراق مەترسی ئەو سونەکانن ئێستا هەڵوێستی سونەکانە هەڵوێستی شیعەکانە وا دەکات یەک پارچەی خاش عراق کەوتە مەترسیەوە بەدەلیلی ئەوەی ئێستا شەڕەکان لەسەر گۆڕەپانی شیعە و سونەیە ئێستا ئەو بە یەکدادانە تندوتیژەی کە لە عراقدا هەیە لە نێوان شیعە و سونەدایە زۆر دەرکار دەکەن کار لەسەرەوە دەکەن کە شەڕ و ناکۆچەکان بگوازنەوە کوردستانیش بەڵام ئێمە دەبینین کوردستان ئێستا وەکو تەماشاکەرێک تەماشای ڕووداوەکانی عراق دەکات ڕاستە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە کێشەی لەگەڵ ناوەند هەیە بەڵام لە ڕووی سەربازیەوە تاوەکو ئێستا کێشە و شەڕەکان نەهاتیتە کوردستان لەبەرەوە دەبێت سوونی من مەسەلەی کورد و جیاوازی خوازی کورد هێندەست لەخ دەکرێتەوە بۆ ئەوەی مەسەلەکانی تر وەلاوە بخرێ یاخود وا بکەن مەسەلەی کورد وەکو دێوەزمەیەک نیشانەی هێزە هەرێمیەکانی تر بدەن بڵێن ئەگەر بێت و کورد دەوڵەتدار مەگرێن دیارە ئێران تورکیا سووریا وانە هەموو دەکەونە مەترسیەوە بەکارهێنانی مەترسی کوردی من پێم وایە چێکە لەو تەکتیکانەی کەوا شیعە بەکاری دێنێ سونە بەکاری دێنێ بۆ ئەوەی لەلایەک فەمچی جیاخوازی لە خۆیان دوورکەون و لەلایەک کە دەوڵەتە هەرێمیەکان بترسێنن کە هەر یەکە بتوانێت دەستکەوت و یارمەتی زیاتر بۆ خۆی مسۆگەر بکاتن. بەڵێ دکتۆر کامەران من دەگەڕێمەوە لای جەنابەت بەڵام ئێستا پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵایەن نووسەر و ڕۆژنامەوان ڤیان مەجید لە وڵاتی ئیسپانیاوە ڤیان خان ئەو کاتت باش فەرموو. کاتە باش کاک بەڵێن بەخێرات میلیۆنەکە شەکەم دیارە من کێبینیکەم هەیە سەرەتا لەسەر قسەکانی کە دکتۆر کامەران لە مەسەلەی کووردا ئایا مای مەترسیە بۆ سەر دەوڵەتی عێراقی یەکپارچەی خاکی عێراقیان نا من پێم وایە بەقەت ئەوەی کە سونەکان مای مەترسین دوو بەرامبەر کورد لەمڕۆیان مای مەترسیە بۆ سەر یەکپارچەی خاکی عێراق بەتایبەتی ئەو وڵانەی کە ئەمڕۆ بەڕێز بەسەر بەرزانی ئەینێ لە مەسەلەی دیاریکردنی اقتصادی ئابووریکی بەهێز بۆ هەرێمی کوردستان ئەمە بۆ خۆی مای پرسیارێکی گەورەیە لەلایەن هێزی ناوخۆیی عێراقی و سونە و شیعەکان هەردوو تەرەف نەک بەتەنها شیعەکان چونکە ئەوەی بەم دواییە کە سەرۆکی هەرێمتی هێستاوە کۆمەڵێشتن کە ئەگەر چی لە ڕووی بەڵین ناوخۆییەوە مای گومانێکی گەورەیە لەلایەن ڕای گشتی کوردی و لەلایەن هێزە ئۆپۆزیسیۆنەکانەوە بەڵام لە دوجارە بۆ خۆی هەنگاوێکی گەورەیە کە ئەگەر بێت و بە ئەنجام بگات و دەوڵەتی هاوپەیمان لەگەڵ یاکە ئێستا تورکیایە لە پەیمانەکانی خۆی پەشیمان نەبێتەوە ئەگەری ئەوە هەیە کە لە ئایندەیە مەترسێکی زۆر گەورە بۆ سەر یەکپارچەی خاکی عێراق دروستکرا و بە پێچوانی کە دکتۆر کامەران باسی دەکا ئەگەر بێت و ویلایی سێم بۆ مالکی تازە بکرێتەوە کۆم تەسریحاتانی دوایی دەوڵەتی قانون باسی لێواکەن کە لە مالکی بەهێزتریان دەست ناکەوێت بیکەنە بڵین پۆستی کاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کێبنیسیەن انتخابی ئەوە لەم حاڵەتەیە ممکنە ئەو هێزە سەربازی کە ئەمڕۆ مالکی بەکاری ئێنی لە بەرامبەر سونەکانە جارێکی تر لە سەر سنوورەکانی حەملێ و ناوچەکانی نووس و ئەوانە کۆ بکرێتەوە بەرامبەر بە کوردیش بەکاری بێنێت چونکە کارێکی باڵین ئاسان نییە تۆ سەدی 1920 پاشخانی ئابووری وڵاتەکە لە دەستی کووردا بێن لە دو ساڵی ئایندە لە 3 ساڵی ئایندە بگوێری ئەو کۆنتراکتە نەوتیانی کە سەرۆکی هەرێم و حکوومەتەکەی نێچێربان بارزانی لەگەڵ کۆمپانیا نەوتیە جیهانیەکانی باڵین سەر ساحەی ئۆپیک یاخود بەگشتی کۆمپانیا نێونەتەوەیەکان مۆریان کردووە بەڵێ باشە ڤیان خان من حەزەکەم لێرا پرسیارێک لە جەنابێ بکەم ینی کە ئاماژە بەوە دەکەی هەوڵەکانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق هەوڵێکن بۆ پێکێنانی ئابووریەکی تۆکمە بەڵام ئێستاشی لەگەڵدا بێ ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستانی عێراقدا ئەو ژێرخانە نییە کە بتوانرێ متمانەی پێ بکرێ بۆ بەردەوامیدان بە هەر هەنگاوێک لەوانی کە پێی دەگوترێت جیابوونەوە لە عێراقدا ینی بۆ ماوەی 2 مانگیش لەوانە نیە بتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدا من دەمەوێت لە جەنابەتەوە بزانم ئایا تۆکمەبوونی ئابووری چ مانایەکی هەیە بە پێچوانی
پرینسیپە کۆنەکانی پێکێنانی دەوڵەت لە ئەوەی کە بابن لە مێژووی سەرسەتی دنیا باسی لێوە کراوە کە بنەماکانی پێکێنانی دەوڵەت بریتیە لە ئاین زمانونەتەوە و خاک و ئەوە ئەمڕۆ دوشتی تر لەسەر سیستمی سیاسی قسەی لێکرێ بۆ پێکێنانی دەوڵەت یەکەمی ببوورە لە سەرفەزای سیاسی قسەی لێکرێ یەکەمیان بوونی سیستمێکی سیاسی ئەویتریان بوونی ئابوووریەکی بەهێز ئەگەر ئەم دوو بنەمایە لە هەر پێکاتنێکی ئقلیمیان هەرێمیە دروست بوو لە هەر دەوڵەتێکە مەترسەکانی پیابوونەوە یاخود دروستنی دەوڵەتێکی نوێ لەو هەرێمەیە سەرتاوە ئەگرێ ئەمڕۆ هەرێمی کوردستان نزیکەی 20 ساڵ زیاترە سیستمێکی سیاسی هەیە و خۆی بەڕێوەدا ئەگەرسی لە 2023 گەڕانیەوە ناوسەنتەر بەڵام بوونی ئابوووریەکی بەهێز کە من پێم وایە ئەوەی کە تا ئێستا حکوومەتێکی نێچێزاندازانی و واڵی سەرۆکایەتێکی ویلایەتی مەسئولانی کاری لەسەرەکەن ئەوەیە کە ئەم پارەی کە چەندەی ساڵە لە پارەی نەوت و بوومرگ و ئەوانە هەیەە بەشێکی ئەڕوا بۆ بنەماڵەکە بەڵام لە 2000 خۆیان ئامادە کردو بۆ ئەگەرێکی چاوەڕوان کراو کە سبەینێ لەگەڵ مالکیە یاخود لەگەڵ حکوومەتی مەرکەزا تووشی ئەگەرێت ببن چۆنی ئەتوانن وەلای ئەم خەڵکە بۆ خۆیان دەستەبەر بکەنەوە چونکە بڕواناکەم من ئەوەنە سیاسەتێکی حاجە حەزە خەشینیانیان هەبێ کە دوومان نەتوانن پارەی خەڵک بن پێم وایە ئەمە تەنها مراوەغەیەکی سیاسی ئەیکەن بۆەوەی کە ڕایگشتی شارعی کوردی بەکاربهێنن یان دەوری بەکاربهێنن بۆەوەی کە هێز بەرامبەر بە هێزی فشاری دەرونی لەسەر مالکی دروستکەن بۆەوەی کە بتوانێت یاخود قناعتی پێ بکەن کە بودجەی هەرێم بنێرێ بەڵام لە 2000 ئەگەر بێت و ڕەنبێ ئەمە مراوەغە بکاتەوە بکەن یەک دو ساڵێکی تریان پێویست بۆەوەی کە ئابوووریەکی بەهێزی تەواو دروستکەن بۆ هەرێمی کوردستان تا هەنگاوێکی جدی بنێن لە مەسەلەی جیابوونەوەیان من ناتوانم وەکو ڕۆژنامەوانی یاخود وەکو باشێکی سیاسی سەد لە سەد بڵێن دو ساڵیان سێ ساڵی تر بەڵام پێیان لەوەی کە ئەم مراوەخانە هەمووی کاتکوشتنە و وەکو ئامادەکردنی ژێرخانێکی بەهێزی ئابوووریە و دڵنیابوونەوە لە حەلیفەکەیان کە وەکو باسم کرد تورکیا چونکە ئەوەی کە تورکیا ئەمڕۆ کردوێتی بۆ هەرێمی کوردستان ممکنە بە 20 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان خۆی نەیتوانیا بیکات بۆەوەی کە بتوانێت سەرچاوەیەکی ناردنە دەرەوەی بەرهەمی نیشتیمانی کە بریتیە لە نەوت بە دەرەجە یەکەم وەکو هەموو وڵاتەکانی تریکەندا و بۆ سەربەندەرێکی ئابووری بەهێزی عالەمی کە بریتیە لە بابلێنیتن ئیسترین ئەمریکا کوردی نازانم چی پێ یعنی ئالێرەیە لەم خاڵەیە گەورەترین زەربەی سیاسی و اقتصادی لە عێراقیان لە سبەینەیە بۆیە وەکو باسم کرد پێچوانەیەکی ڕام هەیە لە سەکانی کارتامەران بەڵێ سپاس دەکەم ڤیان خان بۆ بەشداریەکە دەگەڕێمەوە بۆ لای دکتۆر کامەران بزانم دکتۆر کامەران چه جۆرە ڕوانینێکیە بوو لەسەر ئەو بۆچوونەی ڤیان خان دکتۆر کامەران فەرموو لە ڕاستیدا ئێمە من نازان ڤیان خان لەگەڵ من لەسەر سێ خاڵێک لەسەر لەگەڵ من جیاواز لە بەرێنەیەمە تاوەکو ئێستا تا ئەو کاتە باسی هەڵوێستی عراقمان بەرامبەر کوردستان نەکرد ئێمە باسی نەخشەی هاوسنجی هێزمان لە عراق دەکرد ئەو هێزانەی کە هەم کامیان زیاتر لە تەسیداتیان لەسەر یەکپارتەی خاچی کوردستان بەڵام ئەوەی پەیوەندی بە کوردستانەوە هەیە من بەڕاستی بە شێوەیەش چ دەیخوێنەوە ڕەنگ ڤیان خانی ناو کوردستان نەبێت لە نزیکەوە ئاگادار ڕووداوەکان نەبێ خوێندنەوەی میدیایی بۆ ڕووداوەکانی ناو کوردستان لە دەرەوە ڕەنگ بێ زۆر جیاواز بێ لەگەڵ ئەو واقعەی کە ئێستا ئێمە لە کوردستان خۆمان دەیبینین بەرەبەر لە هەموو شتێک هاوسەنجی هەرێمی کوردستان بەو شێوەیە نیە کە سەرۆکی هەرێم بەتەنها بتوانێت سەربەخۆیی کوردستان ڕابگەێنێ ئەگەر بێت و وەکو حقیقەتێک بەکاری بێنێ وەکو دروشمێک لەبەر ئەوە ئێستا هەرێمی کوردستان بەسەر دوو ناوچە دابەش بووە لە ڕووی هاوسەنجی هەرێمی لە ڕووی هاوسەنجی ناوخۆ لە ڕووی ئایدۆلۆژی لە ڕووی ئایدۆلۆژیەوە دوو ناوچەی زۆر جیاواز دروست بووە لەبەرەوە ئەگەر بتوانێت سەربەخۆیی ڕابگەێنێ ناتوانێت ئەو سەربەخۆیە لە دەبەری زەر تێپەڕێنێ ئەگەر بێت و بەبێ هاوریکاری و هاوپەیمانەتی لەگەڵ لایەنەکانی ترم نەبێت چ بە ئۆپۆزیسیۆنێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە من پێم وایە هەوڵدانی سەرۆکی هەرێم بەو هەڕەشانە و یاخود هەوڵدان بۆ کارێکی وە هەمان هەڕەی سیاسی بارزانی باوک دەکاتەوە دووبارە دەکاتەوە کە لە شێستیەک شۆڕشی بەتەنها دەست پێ کردو لە حەستاپێر بەتەنها ئۆتایی پێهێنا ئەوڕۆ هاوسەنجی هەز لە کوردستان ئەوە ناخوازێ لە ڕووی ئابووریەوە ئێمە ئابووری کوردستان ئێستا بەتەواوی بەڕاستی ئێمە دەبێت جیاوازی بکەین نێوان ئەو ئابووری کە لە کوردستان هەیە لە بەردەستی کۆمەڵێک سەرمایەداری حیزبەکانن لەگەڵ ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بەرامبەر دوومان قەدەغەکردنی موسە لەلایەن مالیچیەوە کەوتوتە پەلە قاژە ئێمە دەبینین لە شارەکان بۆ منە لە هەولێر باڵەخانەی بەرز کراوەتەوە لە هەولێر
ئەو باڵەخانانە باڵەخانەی بەرپرسەکان باڵەخانەی خەڵک و ئەو کەسە سوودمەندەکان لە وڵاتی کوردستان باڵەخانەی حکومی خەڵک نینە. بۆیە لە بۆچوونی من ئێستا نە سیستەمی سیاسی لە کوردستان ئامادەیە، چونکە سیستەمی سیاسی لە کوردستان ئێستا پارڤە بووە، دابەش بووە بەسەر کۆمەڵێک ئیتجاهاتی جیاواز بە دلیلی کەوا نزیکەی مانگی 170 قسوور ڕۆژ نەیانتوانین حکوومەتێک دروست بکەن. لەلایەکی تر نە لە ڕووی سیاسی ئامادە نە لە ڕووی ئابووریەوە، لەبەرەوەی بە بۆچوونی من ئێستا هەردوو لە چ مالیشێت چ سەرۆکی هەرێم هەوڵ بە قیلانەکان لە پێناو سیاسەتی خۆیان بەکاربێن و مەبەستی ڕاستەقینەیان لە پشت وشەکاندا نییە. بەڵێ پەیوەندیشکەی تەلەفۆنیمان لەگەڵدا لە قاهیرەوە کاک هەڵمەت غەریب. کاک هەڵمەت ئەو کاتت باش فەرموو. باشتر کاک بەڵێن فڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هاوڕێ و برای بە ڕێز و خۆشەویستم دکتۆر کامەران منتێک. من ئەمەوێت دوو تێرین قسە بکەم لەسەر مۆزوعی 11 ساڵ بەسەر تێپەڕبوونی داگیرکردنی عێراق لە ڕووی قانونی و ئەوەی ئێمەش ناومان ناوە بریگە لە ڕزگارکردنی عێراق. یەک بەڕاستی تەبان لەو نێوەندەیە پەیوەنددار بە کوردەوە. من پێم وایە خاڵی جیاوازی پێست 2003 و دوای 2003 کە من بێت ئینجازێکی کەتیا کورتوانی بێت ئینجازێک تا ڕادەیەکەویش ئینجاز بە گومان و بە شک و بە کۆمەڵی ئیشکالیاتەوە ئەویش بریتێ لە نووسینەوەی دەستوری عێراقی. دەستورێک وێڕای ئەوەی کە ئیشکالی زۆر دەورەی ئێستا دروست کردووە بەڵکو بەشی زۆری ئەو کێشانەی کە لێسەر لە عێراقا دروست بوون بەدابەتی لە بینی هەرێم و بەغدایە پەیوەستە بە مەشاکلی دەستوریەوە ئەواتە کێشەکان کێشەی دەستوری وێڕایەوەی ئەگەر ڕێزما بۆ بۆچوونەری دکتۆر کامەران منتێک کێشەی شخصیشی تێکەوتوە سیرا بۆ دەشەی سیراوی حیزبی و سیراوی تەنانەت شخصیش. بەڵام من ئەوەیە تێبینێکی تریش بڵێم لەسەر ئەو مۆزوعە من لە بەپێچوانەی دکتۆر کامەران منتیکەوە من پێم وانییە مێژوو هەمان شێواز و هەمان ستایل خۆی یەکلای پێوەکو جەنابیان فەرمووی کە لەوانەیە بارزانی هەڵەی باوکی دووبارە بکاتەوە. من قەنەعەتم وانییە کە بارزانی لەوانەیە وەکو پیاوێکی سیاسیان وەکو بکرێتە هەڵەوە هەڵەی سیاسی، بەڵام هەڵەی استراتیژی گەورەی وەکەوەی 75 کرا هەرگیز قەنەعەت ناکەم بارزانی جارێک در بکرێتەوە ئەو هەڵەیەوە بەتایبەتی هەمومان نەزانین کە بارزانی نزیکەی 40-50 ساڵێکە ئاگای لە سیاست و بارودۆخی دنیا هەیە. ئەگەر بێت و بە هەمان منطق و بەمان هەڵوێست و سیاسەتی باوکی لە 75 کردی بگرێتە هەمان هەڵەوە کەوابوو قەزەی کوردی هێتەوە بە خاڵی سفر. کە من بۆ خۆم شخصی قەنەعەتم بەوە نییە کە جارێک در قەزەی کوردی یان کورد لە عێراقا بگاتەوە خاڵی سفر بۆ شێوازەی کە ئێمە لە ساڵی 75 وەکە ئەو نقطەی کە دکتۆر کامەران باسی کرد. بەڕای من تاکە دەستکەوت جیاوازیە کە هەبێ ئەوەیە کە لە عێراق ڕوون بەڕێکی قانونیمان بەدەستەوە وەسیلەیەکی قانونیمان بەدەستەوە ئەتوانین قسەی پێ بکەین دەستورە، بەڵام بەرامبەریشە لایەنی بەرامبەر کە عێراق ئەویش بەکەیفی خۆی و دەستورە ڕاکێشێ. بەڕاستی ئەم دەستور بووە بە هەم سەبەبی کێشەکان و هەم مانەوە و بۆ هەموو ئیشکالیاتەی کە عێراقە چ لە بینی هەرێمی کوردستان و چ لە نێوان حکومەتی عێراقی. واتە ئەم دەستورە بووە بە نقطەی تحولی ئیجابی و سلبی لە بینی هەردوو لامانە. من ئەمە ئیجابێکی بینم ئەگەرنا ئەمان کێشانەی کە دکتۆر کامەران باسی کرد ئێمە حساری اقتصادی لەسەر لە ساڵ 1990 لەسەرمان بوو ڕێگەکردنەوە ئێستش حساری اقتصادی دروست بووە ئەوە بارودۆخێکی تر هاتۆ دەگاوە کە بەدڵی کەسمان نیە یان کەس بارودۆخێکی نەخوازراوە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. بەڵێ کاک هەڵمەت زۆر سپاسی بەشداریەکە دەکەم. دکتۆر کامەران ئەگەر تێبینیەکە هەبێ لە ڕاستیدا ئەوە بۆ سوانە دیارە تعبیر لە ڕای کەسی دەکەنەوە من ڕێزم لێ هەیە، بەڵام بەنسبەت دەستورەوە من تێبینیەکەم هەیە. ئەگەر ئێمە تەماشای دەستوری عێراق بکەین ئەوەی بەتەنها جێبەجێ کراوە ئەوەیە کەوا ناوچەکانی کوردستانی لە ڕێگەی مادە 130 بە ناوچەکانی دەرەوەی هەرێم نیشان کردووە. یعنی تاکە حقیقەتێک کە لە کوردستان کە لە دەستورەکە جێبەجێ کراوە کێشەی لەسەرنێ ئەوەیە کە 8,000 زیاتر لە 8,000 کیلۆمەتر سوارگەشەی لە خاشی کوردستان دابڕێەوە و بە جۆرەی دەستور مزایدە و قوماری لەسەر کراوە کە دیارە لە ماوەی 13 ساڵی ڕابردوو لە ماوەی 11 ساڵی ڕابردووشدا حکومەتی عێراق خۆی بە قووەت کردووە وای کردووە ململانەی سیاسی ناتەندروستێکی پارتی لە ناوچەدا بڕاوە وای کردووە کە ئەگەری هات لە دەستەوەی بندەستی ئەو ناوچانە تا بێ دوورتر بکەوێتەوە. ئەجینا دەستوری عێراق لەو پرەنسیپانەی هەنا چ لەبارەی فێدرالی ئێمە دەبینین فێدرالی تاوەکو ئێستا تەنها وەکو دیکۆر ماوەتەوە لە هەرێمی کوردستانە ئەوش لەمە دەبینین لە هەرێمی کوردستانی ئاعتراف بە فێدرالی ناکرێت لە ناوچەکانی تر لە هێک ناوچەی تر ناوچە سنەکان بۆ نمونەوە کاتێک هەوڵ داتن
داوای فدرالی تا یاخذ تکلیف داوا دەکە یاخذ بەسڵە ئەوانە تەماشا دەکەن بۆ پەرێتون لتوژی وەڵام دەدرێنەوە لە ڕێگەی پرەنسیپە عامەکانەوەی پەیوەندی بە ماف و ئازادی گشتەکانەوە هەیە تا وەکو ئێستا لە عێراق بۆتە قەسابخانەیەکی بەرفراوان جێبەجێ نەکراوە لەبەرەوە بە بۆچوونی من دەستوری عێراق دەقێکی ئەدەبی جوانە بەڵام مەترسیداترین خاڵی ئەوەیە کە بەشێکی زۆری خاچی کوردستانی دابڕی تەنها ئەوەی واقعەکەیە زۆرێک لە چاودێری سیاسی لەو بڕواایەدان تەنانەت بەندی 140 دەستوری عێراقە زۆرێک لە نوێنەرانی کوردیش لە بەغدا ینی بە دەستکەوتێک تەماشای دەکەن دەڵێن هەر بەندی 140 خۆی جۆرێک بۆ لە سازشکردن لەسەر مافێکی کورد کە ئەو ناوچانە خاکێکن ینی هەموو تایبەتمەندێتیەکی دەیبەستێتەوە بە هەرێمی کوردستانی عێراقەوە دکتۆر جەنابیش هاوڕایکەواتە بەڵێ بەبێگومان من لە کاتی لەو کاتی کە دەستوری عێراق ڕاگەیاندرا من وتارێکی مادەی 130 من پێم وایە یەکێک لە کارەساتە گەورەکانی کورد ئەوە بوو کە کێشەی خاچی کردە کێشەیەکی یاسایی ئەوە یەکێک بوو لەو هەڕە سیاسی تەنانەت دەگاتە ڕادەی خیانەتێکی نیشتیمانی کە ئەو کەسانی کە سەرکردایەتی کوردیان دەکرد بەرامبەر مەسەلەی کورد ئەنجامیاندا ئەجینا من پێم وانە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە هیچ کەسێک ذاتی ئەوەی کردووە کە ئەو ناوچانە بە ناوچەی جێناکۆڤنیش حساب بکات تەنها حسابکردنی ناوچەی کوردستانیەکانی کە ئێستا لەژێر دەسەڵاتی هەرێمدانین بە ناوچەی جێناکۆڤ من پێم وایە شێوازی کە بە شێوازێکی ناڕاستە و خۆ دەست بەرداربوونێکە لەو ناوچانە ئێمە دەزانین پێشتریش کۆمەڵێک مساومات کرا ڕەنگی ئەو مساوماتانە تاوەکو ئێستا بۆ خەڵک ئاشکرا نەبووبن بۆ نمونە هاوپەیمانەتی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕژێمی سەدام لە سیەکی ئابوو هاتنەوە یارمەتیدانی ئەو حیزب بێدادیکردنەوە پایتەختی هەرێم دیارە بێگومان ئەوە هەر لە خۆڕا سەدام حوسێن بە پیاوەتی ئەو کاری نەکردە بێگومان ڕێکەوتنێکەوە ڕێکەوتنامە لەوانەیە گریمانی ئەوە دەکرێت کۆمەڵێک سازش هەڵبێ لەبەرەوە بە بۆچوونی من مادەی 140 دەست بەردارکردنێکی شاراوەی سەرکردایەتی سیاسی کورد بوو لەو پارتەیەکی زۆر گەورەی خاچی کوردستان باشە دکتۆر بەڕای جەنابەت چ شتێک دەبێت بە فریادە ڕاست بۆ عێراق چ شتێک دەبێت بە چارەسەر بۆ عێراق کە بتوانێت لەو هەموو قەیرانە ناوخۆیی کە تیایدایەتی دەربازی بکات ئێمە بەڕاستی هەتاوەکو لە زاکرەوە خوێندنەوە بۆ عێراق بکەین ناتوانین چارەسەری کێشەکانی بکەین ئێمە تاوەکو بڵێن عێراقێک تەمەنی زیاتر لە 80 ساڵە عێراقێکی یەکگرتووە ئێمە ناتوانین چارەسەری کێشەکان بکەین لەبەر ئەوەی وەکو باسم کرد عێراق یا دەبێت پارچە بکرێتن هەر یعنی لە جیاتی ئەوەی عەرەب و کورد وەکو دوونەتەوە لە جێر یەک چوارچێوە بتوێنەوە لە ڕێگەی هێز و سەرکوت بکرێن هەمیشە لە دوژمنداری و ناکۆچیدا بن باشتر وایە وەکو دوو هاوسێ باش بەرژەوەندەکانی خۆیان ئاڵوگۆڕ بکەن و پەیوەندەکانیان بەرەو پەیوەندێکی باش بن لە جیاتی ئەوەی شیعە و سونە هەوڵ بن یەکێکی تر بفرێتەوە کە ئێستا کار لەسەرەوە دەکرێت هەوڵ بدێن هەردوو لا وەکو دوو هاوسێ باش لەگەڵ یەکەوە بەرژەوەندەکانیان ڕێک بخەن لەبەرەوە بە بۆچوونی من تاوەکو لەسەر خوێندنەوەیەکی واقعیانە و داهاتوانە بۆ عێراق نەکرێت ناتوانێت کێشەکانی چارەسەر بکرێت بەو شێوەیە دەمێنێتەوە بەو شێوەیە قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ ئێمە دەبین لە 2003 تاوەکو ئێستا ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان ڕوو لە زیادبووندانە ڕۆژ بە ڕۆژ کێشەکان گەورەتر دەبێت ڕۆژ بە ڕۆژ ئینسانەکانی ئەو وڵاتە زیاتر زەرمەند دەبن و قوربانی زیاتر دەبن لەبەرەوە بە بۆچوونی دەبێت ئەو وڵاتە وەک ئەوەی هەبوو وای لێبێتەوە یعنی وەک ئەوەی چۆن بەر لە 1920 هەبوو ئەو نەتەوانە وەکو هاوسێ بەیەکەوە ژیاون ئێستا دەڕێت کە قوانین سیاسی جیاواز بێتە دەوڵەتی سەربەخۆ بێتە کۆنفدرالیش هەر باشە بەڵام ئەگەر بێتە دەوڵەتی سەربەخۆ دیارە پەیوەندەکان باشتر ڕێک دەخێنەوە ئەجینا من پێم وانە تەنها تاکە ڕێگەیشت کە ئەویش ئەوەیە دیکتاتۆرێک بێنن هەموو لایەنەکان بفرێتەوە هیوادارم وانە بێ ئەو دیکتاتۆرە نەماوە بەڵێ دکتۆر کامەران منتەگ میوانی بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا بوو کە تایبەت بوو بە دۆسەی عێراقی 11 ساڵ لە پاش ڕزگارکردنی عێراق دکتۆر کامەران زۆر سپاسی جەنابەت دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆماندا زۆر سپاس لەگەڵ ڕووداوەکاندا لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.